سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر شیری گەورە شیری منداڵان کە لە نێو بازارەکانی هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی ئاسایی و یاسایی و هەندێک جاریش بە قاچاغ شیرەکان دەفرۆشرێت. بەپێی نووسراوێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە ژمارەکەی 2952 لە 12/2/2020 ئیمزای وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری گشتی تەندروستی وەزارەتی تەندروستی لەسرە باس لەوە دەکات لە کۆی 17 جۆری شیری وشکراو لە نێو بازارەکانی هەرێمی کوردستان 10 جۆر لەو شیرانە نەگونجاون لە ڕووی کیمیاویەوە و بەپێی مواسەفاتی عێراقی نییە واتە خواردنی ئەو شیرانە ناتەندروستە بۆ مرۆڤ بە شێوەیەکی گشتی بە تایبەت بۆ گەوران بۆ منداڵانیش هەر یەکجار خراپە. بابزانین جۆرەکانی کە قەدەغەن لەم بازارەدا چییە؟ کاسبکاران چی دەڵێن و هاوڵاتیان چ قسەیەکیان؟ تۆ شیر دەخۆی؟ شیری دەخۆم بەسکەمی دەخۆم. کەمی دەخۆی. لەبەر چ کەمی دەخۆی؟ شیرەکەی باش نییە لە باشانە نییە. باش نییە. باش ئەگەر کەسێک شیری باشی بێ لە بازار پێ دوایە هەبێ؟ بە خودای هەیە بەس گرانە گران. گرانە؟ زۆر گرانە هەرێوەڵە. یان چ شیرێک باشە بە بۆ چوون؟ بەخوای ئێستا فێڵی لێ ناکرێت. بەخوای بەشدارە نییەش. ترست هەیە؟ هەرێوەڵە هیچ ترسی هەیە. ماڵەکان هەم ترسیە نەگەر شیر. هەموو ماڵەکان هەرێوەڵە. بەڵام بۆ منداڵ بۆ گەورە شیر پێ دوانیە زەڕور بێ دەبێت بەرێوەڵە زۆر حکومەت دەبی چاودێری بکاتن. یعنی تۆ ئەگەر هەر شیرەکە بی لە بازار شەرت نییە تۆ بیکڕی. بەرێ وانییە؟ ترس لێ هەیە. ترسم لێ هەرێوەڵە. باشە تۆ دەڵێ چی سەبارەت بە شیر؟ یعنی تێگەیشتنت چێ شیر؟ ئێستا هەر چەندەوە دوکاندارن کۆمەڵێک بەرهەم دەفرۆشن کاڵا دەفرۆشن باشتر حاڵی دەبن چ بەرهەمێک باشە چ بەرهەمێک ئەوانەی کە لە تووچادی باشنەوە ئەوانە بێ فتوێ لەگە نییە. ئەخفتوێت چێکاکە لە هەر شوێنێک دەبینی ئێستاوە شیرە تۆ باشە ئەمە بە ئەوە تووچە ئەوە دەرەجێکەوە باشە بەڵام ئەو بەرگە نییە خەڵکێک شیریت کەیت ئەوانە لێرە کەسە مهنەی خۆیتی ناتوان تەزویرکەن بەڵام بینیمانە فێڵ هەیە ئەوانە لێ تاگەنە ئەوە نووسراوێکی حکوومەتە لە لای منە لە 17 شیر 10 شیر خراپە دەڵێنە گونجاوە ئەوانەی لێرە کە معمەلیان تەواوە لە 17 شیر 10 جۆری خراپ. ئێستا ئەو شیرە مەسەلەن مەریە نمونە ئەو شیرە جارێک دێتن باش دێتن جاری دووەم خراپ دێتن. لۆ وایە کاکە لۆ جارێک باش دێت دوای خراپ دێت. فێڵی تێدا دەکات. بازاڕێکی خۆ پێ دەکاتەوە. فێڵی تێدا دەکات. بەرێ فێری دەکەنە. ئەو شیرە پیاو هەیە شیر هەیە تەنی بە 30 وەرەقەیە هاشە بە 23 وەرەقەیە تێدەگەی کابرا معمەلی هەیە ئیجازە هەیە تێدەکاتە ناوەوەی خۆی کۆمپانیا هەیە دادەنێتە. من ئێستا لەگەر بەشێک لە با تێک بگەین بەشێک لە کارگەکە قسەم کردووە دەڵێن کاکە ئێمە حکوومەت چاودێریمان دەکا بە وردی دەزانێ ئێمە چ شیرێک بەکاردەین بەڵام دەڵێ شیر بە قاچاق دێ لە دەرەوە کەس نازانێ ئەو شیرە چییە؟ ئەوجەوە حکومەت بە پرسیارە خۆ وتی بە پرسیارینە جانی شیرش بە قاچاق دێ. وەڵڵاهی من نەمزانی و بە قاچاق بێ لەبەرەوەی هەموو لە خەتی بۆ خەل و باشما باشە بۆ خۆ شیر دەخۆی؟ ئەمن شیری ناخۆم. دەبەر حەزی لێ ناکەن شیری ئەوە داخۆم سایل دەخۆم. سایل یعنی بڕوات بە تۆز نییە. ناوەڵە بڕوان بە تۆز نییە من. ترست هەیە؟ ترسم هەیە. باش هەندێک بۆ منداڵ بەکاردێنن منداڵی چاوە. کابرا لە نەبوونی وەرێ دەکا کاکە هەرزانترە. لە نەبوونی وەرێ دەکا. تۆ شیر دەخۆی؟ من شیر ناخۆم ئەسڵەن. حەزت لێی نییە؟ حەزم لێ حەزت لە شیر نییە بەس ماست دەخۆی؟ ماستیش ناخۆم ئەوەی سپیە نایخۆم. ترسن لێیتی؟ نە هەر نایخۆم. برادەرینی لەگەڵی؟ برادەرین. باشە تۆ چ دەڵێیت کەسێک ئەگەر بێ شیرێک بکڕێ؟ وەڵاوە خۆ مشکلی خۆیتی هەر کەسە. یعنی هیچ ڕێنمایەک نییە؟ ناوە هیچ ڕێنمایەک ڕێنمایی نییە شیری باش و شیری خراپ لێ؟ وەڵە نییە کاکە شیرەکان هەموو ئەوە دێتە بازاری تاوە نازانن ئێوەش نایبش نازانێت. نازانێت ناوی چی هەیە؟ نازانێت ئەوە دووشەکەی نازانێت. نازانێت. کابە جارێک 300 گرام ئەو جادی دەکاتە 200 گرام. پێم بڵێ تۆ دوکانداری جارێ بزان چەند ساڵە تۆ شیر فرۆشی؟ ئەمن تقریبا لە 91 شیر فرۆشم. لە 91ەوە؟ بەڵێ. ماشەڵڵا. یعنی خیبرەیەکی باش دێ. بەڵێ الحەمدوللا. شیری خراپ هەیە لە بازار؟ بەڵێ خراپی هەیە. خراپ هەیە؟ چۆن؟ چیە خراپیەکەی نەوەیەتی چییە؟ نەوعیەتی بدەن ئێستا شیری فەردە هەیە فەر ئەوان هەندێک خراپی هەیە هەندێک باشی هەیە.
بەڵام بەقۆدی بەعام باشن بەقۆلی بەعام باش لی نەبێت بەڵێ بەڵام فەلەکان فەلەکان هەدەچ فێڵی خراپە تێدایە. بەڵێ ئەگە فەردەکە بزبی باشە ئەگە کە بزنەبی خراپە باشە بەڵێ خراپیەکەی چیە و فەردانە شیرەکەی باش نییە هەتامی شیرەکەی خۆش نییە کەس تێ ناگەت چی ناکە نازانین چی تێدایە ئەستا سوودی هەیە نییە بەخوای ناوەڵا نییە. ناوەڵە سوودی نیە ئەگە خراپی باشە آه. کە دەڵی شیری خراپی شێ و فەل لەو نەناو فەردەیە بەڵێ دەفرۆشرێ لە بازار بەخوای خراپەکە نا بەس باشەکە چکە خراپەکە خەڵک دەزانی خەڵک فێر شارزار شارەزای چەند زۆرە شیری خراپمانەیە والله شیر بەخۆی شیر ئێستا برن ئێستا ئەوەمان هەیە ئەو فەردەڕاعی ئێستا زۆر چاکە و بە فەردە نەبی ناکڕین بەس ئەو شەریکە دەکڕیت بەس بە شەریکەکانی بکە نیە ڕواش با ئەستا ئێش باشە برن ئێش باشە بەڵام ئەوان کە ناکرن زۆرە نەوانەی بەڵە نەوعیتکە هەیە ناکرن زۆرە هەیە یعنی نوع باشە حکومت بۆ قەدەغی ناکە خۆی ئەخر خود دەبین جارەیە پێشتر لێرە مایتەوە بەس ئێستا زۆر بەقوت بووە نارن خراپ داخلوی نانە نەبەرەوەی لە لودی لێ ناگەن خراپەکە داخلوی تۆ چەند ساڵە شیر فرۆشی والله لە 91 زۆری شیرە زۆرە دڵنیە هەمووی باشە دڵنیام ئەوە زۆر کتابی وەرەگرم هەمووی کتاب لە چێ وەردەگری لەگەر ئەوی شەریکە وەرەقی لێ وەرەگری باشە من ئێستا یەکێک لەو جۆرانەی کە شیر دەفرۆشی بە پێی کتابێکی وەزارەتی تەندروستی دەڵێ نەگونجاوە تۆش ئێستا لە بەردەم دوکانەکەت داناوە بڵێن بۆ نمونە ئەو خەتای چێەوە والله خەتای شەریکەیە شەریکەیە شەریکە طبعا لە شو هاتە ژوورێ هات لە ژوورێکی بەکوێ هاتووە یعنی کەمتەر خەمیەکە بۆ حکوومەتە حکومەتە چی کرد دەبی لەسەر چاوەکان بگری نێ سەر چاوەکان نێ لە شیرەکە داخل بێ لێرە هیچ شتێکی خراپ داخل باشە چەند شەریکەیە لە کوردستان بۆ شیر هزار والله بچوزام هەمووی زیاتر فەرعەکانی لە بەغدایە ئێستا ئەوەی شەریکی ڕێسەکەی لە بەغدایە ئەوەی فەرعیان لە هەولێرە باشە تووسیقەت بە هەموو شەریکەکان هەیە ناوەڵە زۆری معاملەیان لەگەر ناکەی ترس لێ هەیە طبعا شیری خراپت بینیەوە بڵێ کاکە من نایکڕم ئەو شیرە لە زۆر هەیە زۆر هەیە ئەی باشە بۆ دەستی بەسەردا ناگیرێ لە بازار هەیە و شیرە کەس لەوانەی لە بازار ئەوەی شوهەی لەسەر بێ لە بازار نایکردن نایکردن نا فورتوفێڵی زۆرە لا وڵی شوبهەیە بێنە عالم نایکردن باشە تۆ چی ڕێنمایەکت هەیە بۆ هاوڵاتی دەڵێی تا هاوڵاتیت هاوڵاتی فەقیر چی بەدەست ئێستا بۆ نمونە من دێم شیرێک دەکڕم پێت دەڵێم کاکی برا کام شیر باشە تۆ یعنی بە چ دڵنیابم ئەم شیرە باش لە شیر باش هەیە بەڵام عالم هەیە لە دوی هەرزانیەگەڕ دەنا شیری باش زۆرە یعنی خەڵکیش خەتابارە کوڕە خەڵکی ئەگەر هەرزان خەڵکی قڕ بەسەر بەس خەتابارە وەڵڵا لە دوو هەرزانی لە دوی هەرزانیەگەڕ ئەگەر لێ داخل بێ و خراپ نەبێ معنای بۆ چ داخل کەوای دەبێ حکوومەت نێری ناخێت ئەوەی هەشە دەستی بەسەردا بوو ئەوەی هەشە با دەستی بەسەر ئەنگۆ شیر دەخۆن شیر دەخۆن چۆن ناخۆی باشە شیری باش و خراپ چۆن لێک دەکەیتەوە بە کوالیتیتی ڕێژەی چاوری و پرۆتین شتیواتیە باشە بەڵام هەروە دەکەی کاکە جێ لێ دەبی دەڵێن فلانە کۆمپانیە زەرفەکەی کۆپی دەکرێت وانە بەڵێ تۆ لە تەمەشای زەرفەکە شیری نەباتی هەیە شیری حیوانی هەیە شیری حیوانی باشترە تەوان چاوری زیاترە دەبێت ڕێژەی 128 چاوری بێ بەڵێ بۆ خواردنەوە بەکاردێ دەگەن ئەوانی تر هەیە ئەوانی نەباتیە تەنها شیر خواردوە فڕت دابی بڵێەوە چی ئەم نەزانم کامەیان باشە زۆر ئێستا لە بازار پڕ ئەو شیر ناخوری ئارێ وەڵڵا ئەوان ناخۆم کە دەزانم من هاوڵاتێکم ئێستا من نازانم چۆن ئەمن تۆ ڕێنمایی چۆن دەدەی تا هاوڵاتی باسی خۆت مەکە تۆ ئیشی شیر دەکەیت تۆ من دەمەوێت لە ڕێگای ئەو دیدارەمان پامێک بدەی بە خەڵکە سوود لە قسەکان بگری کە هات شیر بکڕی بزانێ ئەو شیرە باشیان خراپ لەسەری نووسراوە تعریفەکەی هەمووی لەسەری نووسراوە تۆ بڕوان لەسەر ئەو شیرە هەیە کە دەنووسێ پێ دوایە ناوەکەشی وەکو نووسراوە وڵا هەندێکی دەنووسم بە کۆپی یعنی ساختەیە ساختە زۆر بووە کەوای ئەوەی ئەو دەڵێتن جێگایەوە نییە نیە شیری باشی گرانە خەرک شیری گران ناکڕی گران ناکە لە دوو هەرزانی دەگەڕێت شیری هەرزانی هەموو کارتی سفڕ کامەیان زیاتر فێر دەکرێت لە شیری گەوران یان گچکە ینی منداڵ هەردووچی لە گچکە فێری لێ ناکرێت چکۆ سعو شتەیە فعز دەکرێت لە بۆمدار بەس لەو گەورە و شیری تۆزە و شتان هەیە ئێستا بە 1000 نەچسی دەکڕێت ئەوان هەموو کالیتیان ئارێوەڵ کیسە هەیە 1000 هەیە 500 ئەو برادەرە بە 500 شەیە معقولە بە 500 باشەوە چێ دەڵێ شیرە ینی دڵنیا شیر بیەوە شیرە بەس کوالیتی وەکوانە نییە کەوانی گرانترە بەس نیشاندا بەزان وەکو پێشتر نییە پێشتر 400 گرام بۆ ئێستا تا 200 تا 175 گرام هاتووە.
سەبارەت بە جۆرەکانی شیر لە نێو بازارەکانی هەرێمی کوردستان بێگومان بازاری هەولێر سلێمانی دوهۆک دیانە هەرچ شوێنێک تۆ باسی لێوە دەکەی یەک بازارە چەند کۆمپانیایەکی جۆر بە جۆری شیرن چ ئەوەی بە قاچاق دەیهێنێ چ ئەوەی بە فەرمی دەیهێنێ چ ئەوەی کارگەی هەیە چ ئەوەی کارگەی قاچاق هەیە ئەم جۆرە شیرانە لە بازار هەیە ئێمە کۆڵان بە کۆڵان بازار بە بازار گەڕاوین لەم شوێنەدا کە بازاری شیرە ویستمان بزانین ئەو جۆرەی کە لەلایەن وەزارەتی تەندروستی پشکنینی وەزارەتی تەندروستی قەدەغە کراوە بزان چ جۆرێکی لێە ئەمە دوکانێکە یەک لە دوکانەکانە سیرکەن 1 2 3 4 5 6 7 چەندین جۆر شیری هەیە بەڵام لە کۆی ئەو شیرانەکە من نامەوێت ناوی شەریکەکان بێنێم ئەمە نووسراوی وەزارەتی تەندروستیان ناوی شەریکەکان لێرە هەموو تۆمار کراوە لە کۆی 17 پشکنین بۆ جۆرەکانی شیر دە شەریکەیان دە کۆمپانیا شیرەکانیان نەگونجاو بۆ لە ڕووی کیمیاویەوە بەڵام بۆ بەرچاوڕوونیتان ئەو شیرانەی کە ئێمە باسی لەوە دەکەن شیری وشکە زیاتر گەورەکان بەکاری دێنێ هەندێک ماڵە فەقیریش هەیە دەیدەن بە منداڵەکانیان لێرە دەرکەوت دوو جۆرە شیر کە وەزارەتی تەندروستی دەڵێ نابێ بخورێ ئەلێرە دەفرۆشرێ بابزانین کاکی دوکاندار کە ئەویش لە شەریکی لەگەڵ شەریکەکان تەعامل دەکا ڕای چیە سەبارەت بەوە لێرە هەندێک شیر دەبینین وەزارەتی تەندروستی دەڵێ نەگونجاوە تۆ ئاگادار بوویم شیرانە باش نییە خۆی ئێمە لەگەر کۆمپانیەکان کە ئەو شیرانە بۆ ئێمە دەهێنن هەمووی بە وەرەقەی سەحا ئەو شیرانە دەینێرە ینی بە ئاسانی لێیان وەرناگرن طبعا دەبێ وەرەقەی سەحایان هەبێ تۆ سەیری دەکەیت بالضبط وەرهەم لایتیان مندوبەکان ئەو کاشوان مندوبەکان کە دێنێرە هەموو وەرەقەیان لایە ئەو ماوەدانە دەینێرە ئەو شیرانە کە دەینێرە بەڵام ئێستا کە من پێم نیشانداوی نووسراوەکە پێت سیر بوو کە لێرەدا نووسرایە لە ڕووی کیمیاویەوە نەگونجاوە وانە پێ سەیرە تۆ دەکەی ئێستا لەگەڵ تەمان شیرەکانی تۆ بەشێکی باش بوو بەشێکی باشی شیرت هەبوو نمونەی باش هەبوو لە ناو ینی هەر بەپێی نووسراوەکە شیری باش هەبووە بەڵام ئەو شیرێکە لێرە دەڵێ نەگونجاو چی لێ دەکەی دەیتەوە کۆمپانیەکە ئەکید دەگە بەخۆی سەحا بەخۆی بگەڕێ باشترە ینی کە ئەوان وەرەقەیان پێەیە ئیدی دیارە کەم کورتێکە لە معبینی سەحا و کۆمپانیاکەیە تۆ چاوەڕێ ئەوە دەکەیت تیمی تەندروستی بێ بڵێ ناتونە تا ئێستا هیچ کەس خۆیان پێیانە وەرەقەیان پێ دەزانم بەڵام چاودێری تەندروستی ناتوە چەند دەبێ ناتوە ساڵێکە دووە سێ دەیە بەخوای ئەمن بەخۆم لێرە نەبووم توانم لە خواتر بەست لەخمە 4 مانگە لێرەمە بەس کەس ناتوە باشە شیری خراپ و باش چۆن لێک دەکەیتەوە تۆ وڵە لێ نازانین شیر و خراپ و باش چۆن لێ بکەینەوە ئێمە یەن دێکڕین هەزارە شیرێک دەکڕی نانا یەکەم جار تا 2 ساڵ ئەو سەر سوورەکە ئەوە ئێستا گۆڕیمان بە سەوزەکە باشە جاری وە بۆ شیرت کڕیبی لە ماڵەوە تامی گۆڕابێ منداڵەکە ڕشا بێتەوە شتێکی بەسەر هاتبێ قەت نەبووە ترست هەیە شیری خراپ لە بازار هەبی وەڵا ڕێ هەبی هەیبێ هەیە یعنی یانم حەسب خەڵک باسەکە بە چاوی خۆم نەبینیوە باشە تۆ چ دەڵیتە حکوومەت بۆ چاودێری زیاتر بکات لەسەر ئەو شیرێری هەچتی باشمان بۆ بێنن شتی باش هەرچیتی باشمان بۆ بێنن هەندێک جار دەگوترێت داکەکان ڕەزیلن پارەی کەم بە شیر دەدەن چانی خراپەوی دەکڕن ئەمە تا چەند ڕاستە وەڵی ئەوە بڵێم چی دیە لەوانەیەش ئەبێ وایش بەبێ لەوانەیە هەبێ نەیبی خراپەکە بکڕێت بەڵام نابێت بڕوا بکەیت بەڵام نابێت شیری خراپ لە بازار نابێت شیری خراپەی ئەو جیلە بەچی گەورە ئەبن بەچی حکوومەت بەڕێوە ئەچی ئەبێ ئاگاداری جیلەکانمان بن باشە شیری باش شیری خراپ چۆن هاوڵاتی لێکی بکاتەوە کاکە کاتی خۆی چیسەی شیری داهات نیو چلۆی تێدا بوو شیرەکان دەرەجەیەک بوو چەوریە بوو وشتی شیا بوو ئێستا ئەوە نمایە ئێستا کردیانە 100 گرام 125 گرام تێ دەکەن هەر کەپەکەی لەو گۆڕەیە هەمووی سەری شیرە هیچ قوتەچی نییە قوتی نییە هیچ قوتەچی نییە ناوەڵا تێدا نییە زۆر لەو زۆر شیرە بینی بەری ئاها زۆرە کات خۆی زۆریشمان دەکەوە وڵە باشە ئەو شیرانە منداڵ بیخوا سوودێکی نەخێری سوودی لێ نبینی خەڵکێک هەیە بیداتە منداڵ هەیە وڵا هەیە هەیە لە بارزین دەیداتی سەبارەت بە شیری زەرف بۆ شیری زەرف یعنی قوتو باشترە لە زەرف حتممە قوتو باشتر لە بەرچ کوالەتەکەی باشترە کوالێت بەڵێ چکە شیرە کیسەکان زۆربیان لە سعری لە 1000 دینارە باشە ئەگەر شیر هەر شیر بی لە قوتو بکرێ و لە زەرف بکرێ خۆم گرین ینی مادەکەی نانە هەماش نییە شیری کیسەکان نەباتیە زۆربیان ئەوی کە هی مندا فەرقی هەیە نەباتیە بەڵێ ئەستا لە بازار ئەم کیسە هەیە 25 کیلۆیە ئەمە سۆیە نەباتیە هەیە حیوانی بە هەمان فەردا لەوانەیە کە فەردەی
بە 100,000 بۆستر. ئێستا باس دەوە دەکرێت فورتوفێر زۆر لە شیر دەکرێت لە دەرەوە بە قاچاق دێ خەڵکێک هەیە دەڵێ شیر دەخۆم سوودی نییە. شت هەیە ئێستا لە بازار زۆر مەمنوعش کراوە بە شیرەکان کە لەگەڵ مۆسەفاتی عراقی نەگونجێت. بۆ نمونە یەک تاریخی پێوەیە باز نمبەرەکە یعنی ئەکسپایرەکە یەک تاریخی پێوەیە دوو تاریخ نییە. سەبارەت بە شیری وشک کە لە نێو زەرفەکان ڕۆژانە چەندین جۆری شێوە و جۆر و لۆگۆی جیاواز دەبیندرێ فورتوفێرێکی یەکجار زۆری تێدا دەکرێت. ئەمە شیرێکی وشکە ئەم کارگەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە مۆڵەتی پێدراوە وەک دەبیندرێ شیرەکە لە ڕێگای ئەم نایلۆنەوە دێ بە چێشی 25 کیلۆیی 50 کیلۆیی سوزانم زیاتر دواتر دەخرێتە نێو چیسەکانەوە. لە کوردستان 5 کارگە هەیە لە هەموو کوردستان 5 کارگەی شیری وشکەیە بەڵام 3 کارگەیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەوڵەتی پێدراوە 2 کارگەیان تاوەکو ئێستاش کە من قسەی تێدا دەکەم بە نایاسایی کار دەکەن. خوا دەزانێ ئەو شیرە وشکەی لە دەرەوە دێ چ جۆرە شیرە وشکێکە چونکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەم جۆرە شیرە وشکە نییە تەنیا لە ئەوروپا لە نیوزیلەندا لە وڵاتانی کە زۆر دەوڵەمەندن وەک ئوسترالیا خاوەن مەڕ و مەڵاتێکی زۆرن شیرەکان لەوێەوە بەرهەم دەهێنرێ. خەڵکێکی زۆر بۆ قازانجی خۆیان پڕکردنی جیرفانەکانیان شیرێک دەینن و لە بازاری کوردستانیش ساغی دەکەنەوە و لە کۆتاشدا زیان بە تەندروستی هاوڵاتیان دەکەن. پێم بڵێ کارگەکەی ئێوە پێشتر ئیشوکاتان چۆم و ئێستا چۆنە بۆچی ینی لە کۆی بڵێم 20 کۆمپانیا 20 بەرهەم زێدەتر لە 10 کۆمپانیا شیرەکەی نەگونجاو دەرچووە بۆچی ئەمە؟ بەخێر کاکامەرجان کاکامەر ئێمە لە ساڵی 2012 ئیش دەکەن ئێرە سەرەتا ڕۆژانە نزیکەی 3000 کارتۆمان ئینتاج دەکرد بەس بەمەوەی 2 ساڵە ئێمە زۆر مشکلەمان گەلێک زۆرە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی سەحە مشکلەتان زۆرە بەڵێ زۆریشە هەندێک ڕێنمایی هەیە بەسەر ئێمەدا جێبەجێ دەکەن لە هەمان کاتدا سندورەکان و سەیتەرەکان واڵایە بۆ بەرهەمی هاوردا ینی ئەوانەی کارگە بن کە لە کوردستانەوە بەرهەم دروست دەکەن و دەیدەن بە بازار وەزارەتی تەندروستی زۆر سوورە و ڕێنماییەکانی وردە مشکلەمانێت باشە بەڵام لە دەروازەکان هیچ زیاتەک ناکەن ئەمە 2 ساڵە خەریشانم کاکە ئەو بەرهەمانێکە لە بازار هەن یان ئەوەتە بە هەموو ڕێنمانەکان بەسەر هەمان جێبەجێ بکرێ وەکو ئێمە چییە لە سەروان جێبەجێ ناکرێت ئێستا من کابراایەکەم بە حیاتی شیرم نەکڕیوە نازانم یاخۆ شیرم کڕیوە نازانم شیری هاوردە لەگەڵ شیری خۆمانە چ جیاوازە شیری وشەکەی لەو خواردنانەیە کە وەزارەتی سەحە ئەڵێتن دەبێت بەپێی مواصفاتی عێراقی بێتن مواصفاتی عێراقیش مشکلەمان نیە تاوە دەستیان خۆشبی دەستخۆشیان دەکەین بەس دەبێت ڕێنماییەکە لە هەمووان بیت ئێستا چییە مخالەفەکە چێ جوانەکەم پێم بڵێ سەرپێچی چییە کراوە ئەوان سەرپێچەکان نەوێت ئەو بەرهەمانێکە لە بازار هەیە 195 بەپێی مواصفاتی عێراقی نین 195 بڵێ هەمووشان 195 تو ئاگا لەو ژمارەی دەڵێ 195 بەپێی مواصفاتی عێراقی نین وایە تەندروست نین بەخۆمەکەکەمە هەر قسێکم لێرە دەیکەم بەرپرسیارم بەرامبەر هەموو قسەکانم بە هەموو داتایەکەن هەموو ڕقەمەکانی چەنداش ئاگادارمان کردنەوە وەزیر مدیر عام ینی هەموو ئەو بەرپرسانەی لە وەزارەتە باشە تۆ ئاگادار کردوونەتەوە خەریکی زەرەرت کردووە بازارت نەماوە بەڵام چ بەڵگەیەکی پێ لە 195 ئەو شیرەی لە بازارەکە بە
بە شێوەی نایاسایی دێتە کوردستان ماوەیەک ئەو شتا بە لە ئێستا سامپڵیان وەرگن ئەوان بخۆیان لە بازار سامپڵیان وەرگن لە بازار ئەنجامەکان ئەبزانم ئەو شتا دەرچوون دەتوانی سەردانیان بکەیت ئەوە جەنابێت یعنی بەڵگەم وەزای تەندروستیش ئاگادار باشە ئەو شیرەی کە خراپە تۆ دەڵێ بە کەلێک نایەیان بە مواصفاتی عێراقی نییە خراپیەکەی چییە زیانی هەیە بۆ تەندروستی لەوانەیە هەندێکی بڵێ حتمما هەندێکیان هەیە مەسەن لەوانەیە نیشاسەی تێدابی هەندێکی لەوانەیە مواصفاتی عێراقی کە ڕێژەی پرۆتینی کەم بێتێ باشە بڕۆی سەبەر بەڵێ ڕێژەی پرۆتینی کەم بێ مواصفاتی عێراقی چی دەڵێ ئەسڵەن مواصفاتی دەبێت ڕێژەی پرۆتین لە 24 کەمتر نەبێت منیمان 24 بێت 24 بێت ئێستا ئەم شیرە ئێوە بۆ منداڵەیان بۆ گەورەی بەخۆی ئەوە شیری ئەوە منداڵان نییە بەڵگە کوردستان بەخۆی لە دوای یەک ساڵیەوە خەڵکیان نییە زیاتر ئەمە داتە منداڵان یەک دو ساڵی بەتایبەتی ئەوە ناوسەر فەقیرەکان گونیشینەکان قەزا و نەحیەکان لەبەروی هەرزانترە شیری منداڵان قوتی بە 700,000 کامەران دکتۆر ئێوە وەکو وەزارەتی تەندروستی کە ئەرکی پاراستنی خۆراک ئەرکی پاراستنی تەندروستی شاری هەولێر بە تایبەتی لە ئەستۆی ئێوەیە سەبارەت بە شیر بە شیری وشک بە جۆرەکانی شیر ئێوە چیتان کردووە ڕێنمایی تازەتان چییە؟ بەڵێ ڕێنمایەکان بەخۆی لە بۆ هەموو شارەکان وەکو یەکە ڕێنمایمان هەیە لە وەزارەتی تەندروستی دەرچووە خۆی پێک دێت لە 23 مادە لە کاتی هێنانی هەر شیرەک پێویستە موافقاتی وەزارەتی هەبیتن ینی موافقات پێشوەختە و ئەو کات ڕێ پێ دەدرێت کە شیر بێتن لە کاتی هاوردەکردنیش پشکنینی بۆ دەکرێت وەکو هاوردەکردن و ڕێنمایشمە لە بۆ ناوەخۆ ئەو کارگانێکە لە ناوەخۆ شیر بەرهەم دێنن بە هەمان شێوە کە لە کاتی هینانی شیرەکەش هەمان دەبی موافقات ئەوانی دەگرێتەوە موافقات بینن و ڕێنمایمان هەیە لە بۆ پێدانی مۆڵەتی ئەو شوێنانێکە لە ناوەخۆ هەیە و ئەگەر بێت و هەر کارگەیەک یاخود هەر بازرگانێک سەرپێچی بکات لەو ڕێنمانێکە مەهەمانە کادانەوەی لەگەڵ دەکرێت بە پێی یاسای تەندروستی گشتی ئاراتی لەگەڵ دەکرێت باشە کەوایە هەر شیرێک ئێستا لە بازار بێ ئێوە ئاگادارن بە خراپ بە باش ئەمە وەکو چاودێری تەندروستی ناوەکەمان دیارە کە چاودێری تەندروستی لە ناو بازاری خۆمەوە وەکو بازاری هەولێر نمونە وەردەگرین لە کات ئەگەر بێت و هەر سەرپێچێک باسم کرد هەر سەرپێچێک هەیە هەبوو جارووە بووە بە سەرپێچ یانی بەبێ موافقاتشی داخل بووە بە ڕێگای قاچاق ئەمە ئیکاردانەمان لەگەڵ کردی و ینی هەبوو هەبووە بەڵێ و پشکنیمان لۆ کرد زۆر جاروێ هەبووە بە موافقاتشە بووە پشکنین بۆ کرا دەرنەچوە ئیجاعاتمان لەگەڵ کردی و لە ناومان بردیە باشە بەس دکتۆر ینی ئێستا بەشێک لە خاوەن کارگەکان بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کاکە لەم بازارەی کوردستاندا خەڵکانێک هەیە یاری بە تەندروستی خەڵک دەکا دەڵێن ینی شیر هەیە شیری خراپ هەیە بە مواسەفاتی عێراقی نییە تەنانەت وەزارەتی تەندروستیش ئاگادارە کە زیاتر لە 10 جۆر لە ڕووی کیمیاییەوە نەگونجاوە ئەمە پێشتر باسم کرد پێشتر کارگە هەبووە سزاماندایە دامان خستە هەبووە کارگە هەبووە کارگە بووە کارگە بووە تەقلیدی کردووە بە ناوی شیریتری بیانی دامانە ئەوە محکەمەش تەنها ئیشی چ بووە تەقلیدی شیریتری کردووە تاکو بازار ئەو شیرانێکە بازارەن زۆر لەسرە هەستایە بە تەزویرکردن و تەقلیدکردن ئەو شتێک کردووە ئەمە ئیجراعاتی یاسایمان لەگەڵ کرد و دایتمان لە دادگا کەوایە چاودێری تەندروستی وەکو خەڵکێک دەڵێ کاکە پشکنی ناکە چاودێری ناکە بەم شێوەیە نی ئیجراعاتتان کردووە پێموتی ئەوە یەک لە کارگەکان ماوەک پێش ئێستا نزیکەی زیاتر لە چەند هەفتە نمونەوەرمان گرت لە بۆ پشکنین تاقیگەی وەزارەتمان نرد بۆ مەبەستی پشکنین و لە کاتی دەرچوونی ئەنجامی پشکنەکان ئێمە وەکو چاودێری تەندروستی هەڵدەستن تیمەکانمە بە کاردانەوە لەگەڵ ئەو شوێنانەی کە هەبووە کە نەگونجاو بێ بە پێ ئەو زانیارێن کە هەمانە بەڵێ هەبووە کە نەگونجاو بووە طبعا ئیشی مەچێت ئەگەر ئەو مخالفات نەبی چاودێری تەندروستیش نابی وایان ئێوە ژمارەیەکتان هەیە تەلەفۆن لەوەی کە هەر هاوڵاتیەک سەرپێچێک دەبێنێ پەیوەندیتان پێوە کە بڕێ کاکە فەرمون ئەمە کارگە و ئەمە شوێن و ئەمە کۆمپانیا ئێمە پەیجی بەڕێوەبەرەتی کاروباری پاراستنجی پەیجمان هەیە و لەو پەیجەش هەموو چالاکیەکانمان بڵاو دەکرێتەوە لەگەڵ تەلەفۆن ڕقم تەلەفۆنیش لەوێ هەیە لەو پەیجی لە کاتی بوونی هەر شەکوە هەبوو لێ دەتوانن هاوڵاتی شەکوای خۆی بگەین و یاخود لە نزیکترین بنکەی تەندروستی ئەو شوێنێکە لێ دەتوانین شەکوای خۆی بگەین تێوێن دەرێت چووکە لەوێش ئەمە تیمی تەندروستیمان هەیە
سەرەڕای ئەوەی کە بەشێک لە کارگەکان بەشێک لە کاسبکاران کە کاری شیرفرۆشتن و بەرهەمهێنانی شیر دەکەن لە هەرێمی کوردستان گلەیی لەوە دەکەن کە هەندێک جار لەم لاو لەو لا ئاسانکاری دەکرێت لە هێنانی شیری خراپ کوالێتی خراپ لەگەڵ ئەوەشدا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن ئاگاداری ئەو جۆرانەی شیرین لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەنەوە کە چاوی ئەوان کراوەیە بەڵگەش بۆ ئەوە دەهێننەوە کە لە ماوەی ڕابردوودا کارگەیەکی گەورەی شیریان داخستووە خاوەنەکەشیان داوەتە دادگا لەگەڵ ئەوەشدا دەڵێن هەموو ئەو جۆرە شیرانێکی ئێستا لە بازار هەیە ئێمە پشکنینمان بۆی کردووە لە کۆی 17 جۆردا 10 جۆریان وەک پێویست دەرنەچووە لە داهاتوشدا تەواوی ئەو شیرانەی کە گومانی لێ دەکرێت بە پێی مواسەفاتی عێراقی نەبێ بۆ تەندروستی خراپێت ئەوان لە ناوی دەبن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست